بەڵێ سڵاو لێبێ جەمال، ئێمە ئێستا لە یەکێک لە نەخۆشخانەکانی ئەنقەرەین. شێخ شامۆ ڕاوێژکاری بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەک دەزانن 2 هەفتە پێش ئێستا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو و نزیکەی 4 ڕۆژە لە ئەنکارا لەم نەخۆشخانەیە لەژێر چارەسەری پزیشکی و چاودێریدایە. لە ئێستادا میوانێکی گەلێکی زۆر هاتوون لە هەرێمی کوردستانەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە وڵاتە ئەوروپاییەکانەوە بۆ پرسینی ئەحواڵی شێخ شامۆ بۆ ئەوەی بزانە ڕەوشی تەندروستی چۆنە. میوانێکی گەلێک زۆر لێرەیە و چاوەڕێنەوەی کە پزیشک چ وەڵامێکە داتەوە تەندروستی چۆن دەبێت. من بۆ زانیاری زیاتر لەگەڵ بەڕێز کاکنەچیر کوڕی شێخ شامۆ قسە دەکەم. ئەم کاتەتان باش، ئەگەر بکرێ پێم بڵن ڕەوشی باوکتان لە ئێستادا چۆنە و تەندروستی چۆنە؟ بەخێر بێن بەسەر چاو. بێ ساعتاز بۆ ڕەتاخەبم ڕەوشە تەندروستیاوی تا ڕادەیەکی باش جێگیرە. نوها ڕەوشاوی هێدیەم پێوینە بەرە باشی هەرە پشتیوان چارۆژال بێ دەرێ ئەوە پێویست دکتۆراش پشکنی ناش چارەسەریە بۆ کردنا ئەنجامدانە. سینگێوی زەرەرێک مازن دیتیەش دەستی کۆرۆنایە لێ نەبووی شێوەیەک و چارەسەری نەبە دکتۆرا هیڤێن مازن هەنا چەند دەمەکی ئەم بێنامە فرە بە بۆری نادەم چارەسەریگە هەرە باش ئیشەڵام پێوینە شێخ ڕەوشاویە بەرە باشی هەرە. ئینشاءڵڵا چاک دەبێتە دکتۆرەکان ئاخرین جار کە لەگەڵتان قسەیان کردووە چیان وتووە لەسەر ڕەوشی تەندروستی؟ وێست پێدێمە دکتۆر دیت گوتەمە دوان سێ ڕۆژادا چ تشتێ خراپ ڕەوشاوی پەیدا نەبوونا ڕەوشاوی وەک خۆیە لێ باشبووناوی هێواشێواش بچەکێ باتیە بەس ئەف ئێشەیە هۆسەیە وەختێکی مازن لازمە ئەیا پێویست ئەمێ بکن ئیشەڵە هێدی بەرە باشی هەرە. چەند ڕۆژەکە لەم خەستەخانەیەوە ئایا دکتۆرێتی چەند ڕۆژی ترە بێ بمێنێتەوە لە خەستەخانە؟ ئەوە 4 ڕۆژە ئەم لێرەنە دکتۆروی تشتی نکارن بێژن کات درستی چەند وەخت لازمە ژوانڕە بەس بێگۆت ناوان وەخت لازمە وەختی درێژ لازمەش چارەسەریاویڕە. تەندروستی شێخ شامۆ گرنگە بەلای خەڵکی کوردستانەوە. ئایا ئەمێ بپرسم شتێکی مەترسیدار هەیە کە دکتۆر پێیوت بێتن یاخود باسی چی کردووە زیاتر ئەڵێ کە مێنی چەند ڕۆژی تر لەم نەخۆشخانەیە مێنێتەوە؟ وڵات یا مەترسیت دەستی خودەیە بەس شێخ نەژوان نەخۆشایەک و ئەمەل و هیوی نەبنش چاکبوونێرە ئەم باش زانن شێخ بابێمان نە ملکێ ماڵەخۆ و مرۆڤێ خۆیە ملکێ ملەتێکیە ملکێ وڵاتێکیە ئەوە هەر ئەف ئەگەرە لەو ما سەرۆک جەنابێ سەرۆک بارزانانی کاک مەسرور بارزانانی کاک نێچیروان بارزانانی زۆر پەرۆشن و سەرخەتن ئەوە پێویست باش بۆ چارەسەرکردنا شێخی درێخی نەکردنا یا دژیل دەستی خودەیە هەروەها بڕێە کەنالەوە سوپاسیا خەڵکی کوردستانی بلیشتیتکن ئەمزانن هەمی هەفخەمن پشێغڕەت ئێشن الخەما شێخن ئیشەڵە شێخ سەحەت کە باشتر لوان بزەڕە و خزمەتە خەڵکی خوا بکە و بتایبەت خەڵکی مەی ئێزدی ئێستخانە هەمی ئیرۆ البەندا مزگینیگە خێرەیە شێخ بزەڕە خزمەتاوان بکە و ئەم مەمنونێوانن هەمی دەرال ئێستخانە کوردستانی وڵاتین دەرڤە ئەرمینیا جۆرجیا رووسیا ئۆروپا گەلگا قەستاڤر کردیا داخوازە لێبوورنێتکن هەگەمانە کاری بە مۆگە پێویست بەرسەوە نامێن وان تەلەفۆنێن وان ئەم زانن هەمی وەفایش بۆی خزمەتە هەندە ساڵە شێخ ملەتی خۆڕەکردی ئەم بۆی هیوێنە شێخ بزەڕە و سەروی خزمەتی بەردەوام گەلێکی سپاس بە هیوای تەندروستێکی باش بۆ باوکی بەڕێستان. بەڵێ دەگەڕێمە وڵاتان وەک دیارەکە بڕیارەکە سبەی دکتۆر بە تەواوەتی دەستنیشانی بکات کە چەند ڕۆژی تر لە نەخۆشخانە دەمێنێتەوە شێخ شامۆ و باری تەندروستی بە تەواوەتی سبەی نیوەڕوو دەردەکەوێت جارێکی تر سبەی دەگەڕێمە وڵاتان و زانیاری زیاترتان پێدەدا. سپاسیاتە و میوانێتە دکەم ئەفسانە هەروەها وەکی کوردستان 24 ئەم داخوازە سەلامەتیە بۆ ڕاوێژکارێ مژارە کوردین ئێزدی سەرۆک وەزیری حکوومەتە هەرێما کوردستانی شێخ شامۆ دکن سپاس و ژانقەرە تلگەل.